سەبارەت بە ڕژێمی سەرکوتکاریش لە ئێران ڕژێمێک کە ئاشتی قوبڵ ناکات و ڕەتی دەکاتەوە و استراتیژێتیشی بریتە لە استراتیژێتێکی وێرانکاری مەرگ دۆستی و ئەوە شتێکی شاراوە نیە لای ئێمە. وڵاتی ئێران یەکە کە لە وڵاتانێکە پشتیوانی لە تیرۆریستان دەکات و بە بەردەوامی کار دەکەن بۆ هەڵگرتنی شەڕی وێرانکار لە سووریا و لە یەمەن و لە هەمان کاتیشدا ڕژێمی ئێران سامانی وڵاتەکەی خۆی بە فیڕۆ دەدات بۆ ئەوەی پەرە بە چەکی ئەتۆمی بدات و چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت. نابێت ڕێگە بەوە بدەین کە شتێکی لەو شێوەیە ڕوو بدات. پێویستە ئێمە ڕێگە لەوە بگرین کە ئێران چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت لەبەرە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاشەکشەی کرد لە ڕێککەوتنامەی ئەتۆمی کە ڕێککەوتنامێکی خراپ پشتگیری خواردوو بوو. ئەو ڕێککەوتنامەیە بەپێی ئەو ڕێککەوتنامەیە نەدەکرا سەردان یاخود پشکێنێنی پێکە گرنگەکان بکرێت. ئەوە جگە لە موشەکە پالیسیەکان دوای پاشەکشەکردنی ئێمەشە کۆمەڵێک سزای ئابووری توندمان سەپاندووە بەسەر ئەو وڵاتەدا. بۆ ئازادبوونیش لەو سزایانە ڕژێم ئێرانی هەوڵ دەدات یاخود کار دەکات بۆ برەودان بە تووتیژەکانی خۆی و دەستدرێژی ئەنجامدات بەبێ هیچ پاساوێکی هەبێت و هەر لەو بارەشدا بەم دوایانە پەلاماری چەند پێگەیەکی نەوتیدایەوە لە وڵاتی عەرەبستانی سەعودی و بەو شێوەیەش ئەنجامدا ئێمە سزامان سەپاند بەسەر بانکی مرکزی ئێرانیدا. بۆیە هەموو وڵاتێک لە جیهاندا بەرپرسیارە لە ڕەفتارەکانی خۆی نابێت بە هیچ شێوەیەکیش هیچ حکوومەتێکی بەرپەرس ڕێگا بە ئێران بدا خوێن بڕێژێت. تا ئێران بەو ڕەفتاری بەردەوام بێت ئەوە سزاکانی ئێمە بەردەوام دەبن و زیاتریش دەبن. سەرکردەکانی ئێرانیش بەو ڕەفتاری خۆیان نەتەوەیەکی مەزن دەگۆڕێن بۆ نمونەیەک بۆ ئەوەی کە ڕوودەدات کاتێک کە چینی حکومڕان دەستبەرداری گەل و نەتەوەی خۆی دەبێت و دەکات و کار دەکات بۆ بەهێزکردنی دەسەڵات و زیادکردنی بەشەوندەکانی خۆی. بە درێژایی ساڵان ڕابردوو جیهان گوێ لە سەرکردەکانی جیهان گرتووە و بەڵام ئەوان پەلاماری ئەوانی تریان داوە و کێشەیان دروست کردووە و ئەوان سەبەبکاری دروستبوونی چەندین کێشە و گیرۆگرفت بوون. Monstrous anti-Semitism